هەولێر وەک سەکۆی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی عێراق ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز هەیثەم مایاحی ڕاوێژکاری سەرۆکاتی پەرلەمانی عێراق. بەڕێز هەیثەم بەخێر بن. سپاس. هۆکار چییە؟ هەولێر سەرەتا و دەستپێکی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی عێراق لە ڕابردووەوە تا ئەم حکوومەتەش کە بڕیارە پێک بێت. نعم، شكرا لك على هذه الاستضافة. أربيل كانت وما زالت سوف تكون هي پێشتر و ئێستا و هەمیشە دەبێتە سەرچاوەی پێشوازیکردن و دەبێتە شوێنی پێشوازیکردن لە سەرکردەکانی پێکاتەی شیعە و سوننە و تەنانەت لە پارتە کوردیەکانی دیکەش بەهۆی چەند هۆکارێکی سەرەکی، چونکە جێگەی متمانەی هەیە، ئەو دانایەی لە ماڵی بارزانی هەیە، لە سەرۆک بارزانی هەیە و ئەو ڕێزەی کە لەلایەن هەموو سەرکردەکانی دیکەوە بۆی دەنوێنن. لە هەولێریش چەند سەرکردەیەکی شیعەش دێن سەردانی دەکەن. بۆ نمونە نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا کاتێک دەهات تەنیا ڕووی لە هەولێری دەکرد. منیش گوتم لە ڕاستیدا ئەمە حەجی سیاسیە بەرەو پلاتفۆرمی کەعبەی سیاسی کە لە هەولێرە. ئەمەش ڕاستیەکەیە. هەولێر پێشتر بەم شێوەیە بۆ ئێستاش بەم شێوەیە کە ئێستا برایانی شیعە لە بڕواایەدام دەنگێکی زۆریان هێناوە. پارتی دیموکراتی کوردستان زیاتر لە ملیۆنێک دەنگی هێناوە پیرۆزباییان لێ دەکەم، پیرۆزبایی لەگەلی کوردیش دەکەم و لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەوم دەنگی هێناوە. دەبێت بە زووترین کاتیش حکوومەت پێک بهێنرێت، چونکە کێشەی هەرێماتی و ناوخۆیی هەیە. وەک دەزانەوە ململانەیەی لە ڕوویدا ئێستا تا ئێستاش لە حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهێنراوە. لە عێراق و لە بەغدا و پارێزگاکانی دیکەی عێراق قەیرانی سەقامگیری و ئاسایش هەیە. ئەوەی لە سووریا هەیە بوومەلەرزەی بەشێک لە سیاسەتمەدارانی هەژاندووە. ئەوەی کە ڕوودەدات بۆ ئێمە مای مەترسیە. هۆکارەکەشی ئەوەیە جوگرافیا و سیاست لە هەولێرە لە ڕاستیدا، چونکە سنووری لەگەڵ ئێران و تورکیا هەیە، سنووری لەگەڵ هەموو ناوچە عەرەبیەکان و شوێنەکانی دیکەش هەیە. بۆیە بوونیان لێرە و ئیدارەدانی دۆسیەکان بۆ چارەسەرکردنی دۆسیەکان زۆر گرنگە. ئەو شاندەی چوارچەوەی هەمانگی بە سەرۆکاتی نوێنەرمالکی کە بڕیارە بێنە هەرێمی کوردستان تەنها لە هەولێرە بن و گفتوگۆ لەگەڵ پارتیەکەن یاخود دەچنە سلێمانی و گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن. نعم. بەڵێ. لا احنا شاهدنا اغلب نەخێر بینیمان زۆرینەی سیاسەتمەداران لە پێکاتەی سوننا هاتن سەردانی پێکاتەی شیعەیان کرد، چونکە زۆرینەیە لە نێو هاوکێشەی سیاسیدا. لە بەرامبەردا پێشبینی دەکەم برایان لە پارتەکانی دیکە چ لە یەکێتی یاخود پارتەکانی دیکە سەردانی هەولێر دەکەن هەر وەک پێشتر بینیوانە بە شتێکی سروشتیە، چونکە براگەورەکە سەرۆک بارزانیە و بەڕێز براگەورە مەسرور بارزانی و بەڕێز نێسیروان بارزانی هەموو لێرن. ئەمە کێشە نییە بۆ پێکێنانی حکوومەت، بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت پەلە بکەین، چونکە لایانی ئاسایش سەقامگیر نییە. ئەو دۆخی ئابوووریەی کە هەیە عێراق پێداتێ دەپارێ ئێمە گوێبیستیەوە بووینە تەیف سامی کە دڵخۆشیش بوو بەما، ئێمە دڵخۆش نەبووین، دەیگوت بودجە نییە، پارە نییە بۆ بودجە. خاڵی سێم ئەمە زۆر مەترسیەکی ئابوووریە لەسەر ئێمە پێکاتی کوردیش، چونکە موچیان لە بەغدا وەردەگرن سەربەخۆنین. خاڵی سێم لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەگەر حکوومەت پێک نەهێنرێت لەوانەیە دەسوەردانی دەرەکی بکرێت، لەوانەیە ئەمریکا یا تورکیا ئێران دەسوەردان بکەن. ئەمەش لە بەرژەوەندی ئێمەدا نییە. هەروەک سەرۆک بارزانی گوتی ئێمە خۆیان سەرۆک و وەزیرەکانیان دەستنیشان دەکەن، ئێمە کێشەمان نییە. بۆیە تۆپ لە ساحەی پێکاتەی کوردیدا ببوورم مەبەستم پێکاتەی شیعە بوو، بەڵام پێکاتی کورد پێویستی بە شیعەیە بۆی بێکەوە پێک بێن. بۆیە نووری مالکی پێش هەمووان هاتووە و سەردانی سەرۆک بارزانی دەکات کە باوکو برای ئێمەیە. کورد هەموو کاتێک لە پێکێنانی حکوومەتی عێراق و سەرۆک بارزانیش لە گۆڕبەندی مەپسەمەی دووپات کردەوە. پێکێنانی حکوومەتی عێراق لەسەر چەند پێگێ و بنەمایەکە و دروستکردنەکەی و ئامادەبوونی کورتیایدا ئەویش پرسی هەم هاوسەنگی و سازان و تەوافقەکەیە کە ئەبێ هەبێت و ڕاپابندبوونە بە دەستوور. بەڵام لە دوای هەر پێکێنانێکی حکوومەتی عێراق کورد دیسان گلەی ئەوە ئاکات کە حکوومەتی عێراق دێ لەسەر مێزی گفتوگۆ دانیشێ، بەڵێنەکان ئێمزا ئاکات
کاتێ دەگەڕێنەوە هیچیان جێبەجێ ناکەن هەنی کورد نیگەرانە لەوەی جاتە لەمە ڕووبداتەوە لە عێراقا هەر بۆیە سەرەتا پێشەم شتێک من لەوێ بووم ئەو باسی لە ئەنجومەنی فیدرالی کرد مادەی 140 ناوچە کوردستانیەکان ئەمانە هەمووی گرنگن بەڵام کە هۆکاری سەرەکی نەبوونی متمانە نییە لە نێوان پێکاتەی کورد لە نێوان سەرۆک بارزانی و ئەو سەرکردانی کە دێن پشتیوانیمان لە کازمی کرد سوودی نەبوو بەڵێنەکانی جێبەجێ نەکرد مالکی عبادی بە هەمان شێوە لە ڕاستیدا عبادی لە هەمووان سەرسەختتر بوو لە دژی کورد بۆیە دەبێ هاوپەیمانی هەبێت بەڵام لە هەمان کاتدا دەبێ ڕێکەوتنی نووسراو هەبێت مەرجی هەبێت یەکەم نابێ موچەی پێکاتی کورد دوا بخرێت ئەگەر کێشەی سیاسی هەبێ ناکۆک بن بۆچی موچە ببردرێت لە گەردەم بدرێت باشترە نەک موچە ببردرێت دووەم لە لای ئێمەوە ئێمە دەڵێن لە هەرێمی کوردستان برایان لێرە ڕژدن لە چارە سەرکردنی کێشەکان و بڕۆنە نێوپرۆسەی سیاسی بەیەک دەنگ بێکەوە بن کورد سەرۆک و بارزانی پێشوازی لە هەمووان دەکات من بۆ نمونە نازانم بەشێک لە ملانەکان بەهۆی چێوەیە بەڵام هەموو بێک پێکاتەوە بێن هەر وەک چۆن شیعە زۆرترین دەنگیان بەدەستێنا خۆیان کاریگەریان دەبێت لە نێو قوبەی پەرلەماندا سنەش بە هەمان شێوە کە لە نێو سنە زۆرترین دەنگی هێناوە حەلبوسی بەڵام پەیوەندی دروست کردووە و بەشێک لە خەڵکی ژڕکیان لێ دەبێتەوە لە نێو پێکاتی کورد بە تایبەت پارتی چونکە سنوورەکانی بەزان نەک تەنیا بەس بە قسە بۆ نمونە لە نێو پێکاتەی سنە قسەی لەسەر حوسەنا سامەڕایی کرد قسەی لەسەر خەمیس خەنجەر کرد ئەبوو مازن ئەحمەد جبووری قسەی لەسەر هەمووان کرد ناکۆکی دروست کرد بۆیە ئەمە لە بەرژەوەندی ئەو ئێمەش دانیا پێشبینی دەکەم حکوومەت بە خێرای پێک بێن هەیسەم پارتی دیموکراتی کوردستان بەردەوام جەخت لە جێبەجێکردنی دەستوورە کاتەوە ئەم داوای پارتی تاجەن لە جێی خۆیەتی وە جێبەجێکردنی دەستور تا چەند لە بەرژەوەندی تەواوی عێراق نەک تەنها هەرێمی کوردستان کارێمی کوردستان بەردەوام جەختی لێکاتەوە دەستور ئەو کتێبە پیرۆزەیە بەش لە ڕووی یاساییەوە لە عێراق دەبێت ڕێزی لێ بگرین هەموو مادە و برگەکان تێیدا نووسراون جێبەجێیان بکەن ئێمە بۆچی هەمومان واژۆمان کرد چونکە ئەوەی دەستوری نووسی عێراقیەکان و سەرکردەکان بوون هاتن نووسیان بۆیە معقوڵ نییە ئەگەر بۆ نمونە من هەمیشە گوێبیستی ئەوەم گوێبیستە و ڕستەیەم دەبێت بە زێر بنووسرێتەوە کە باوکو و برای گەورەمان سەرۆک بارزانی دەڵێ پێویستە بگەڕێینەوە پشت بە دەستور بەستین بۆ ئەگەر ناکۆکی هەبێت لە جێبەجێکردنی دەستور واتە ناکۆکی لە نێو ئێمە هەیە ڕێککەوتن نییە دەستور پارێزەری یاسایی و دادوەریە بۆی هەر کاتێک پێکاتی کورد بە قەیرانێکی یاسایی و دادوەری تێدەپەڕێت و شتەمی لێ دەکرێت بۆ نمونە بەهۆی بڕیارەکانی دادگای فیدرالی هەمیشە دەڵێن دەستور بناغەی حکومڕانیە یاخود بڕیاردانە بۆ هیواخوازم ڕەچاو بکرێت کە عێراق بە دادوەریەکەی ڕێز لێ دەگرێت بە یاسا و دەستورەکەی ڕێز لێ دەگیرێت ئەگەر جێبەجێ نەکرێت لە نێو خەڵکو و نێو گەلەکەشیدا ڕێز لێ ناگیرێت دابشکردنی پۆستەکان لە عێراقدا بە تایبەت پۆستە سیادیەکان لە سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانیش کە دابشکراون لە ڕابردۆ تا ئێستا بەو شێوەیە بۆ کە سەرۆک کۆمار بۆ کورد بووە سەرۆکی پەرلەمان بۆ سونە بووە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بۆ شیعە بووە بەڵام ئێستا بە تایبەت محەممەد حەلبوسی لێرە و لەوێ چەند جارێک باس دەواکات کرێت ئەم جارە پۆستی سەرۆک کۆمار بگەڕێتەوە بۆ سونە لە کورد وەرگیرێتەوە ئەمە ئاکرێ ئێمە ئێمە بینیمان لە بەغدا کاتێک سەرۆک بارزانی ئەو چاوپێکەوتنەی لە کەناڵی شەمس هەبوو گوتی هەیە چاوی لە داڵغەی لە پۆستی سەرۆک کۆمارداوە لە نێو پێکاتی سونەدا من لەو بڕوایەدام هەموو شیعە کۆکن لە نێو خۆیان لە سەر هەمووشیانەوە بەڕێز نووری مالکی تا سەرکردەکانی دیکە کە ڕێزمان بۆیان هەیە کە پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد دەمێنێتەوە ئەماش گۆڕانکاری تێدا ناکرد مەگەر سەرۆک بارزانی و برایانی تر لە کورد بڵێن ئێمە چیتر پێویستمان پێی نیە ئەو کاتە چارەسەرێکی دیکە دێتەکایەوە بەڵام
کە سەرۆک کۆمار لە ڕووی نەریت و ئەخلاقەوە کە ئێمە لەسەر ڕێککەوتن و سەرۆک وەزیرانیش بۆ پێکاتەی شیعەیە و سەرۆکی ئەنجومەی نوێنەرانیش بۆ سونا من تەنانەت دەڵێم سەرۆک بەڕێز حەلبوسی ناتوانێت پۆستی سەرۆکی ئەنجومەی نوێنەران وەربگرێت چونکە سونەش خۆیان دایانەوێت گۆڕانکاری بکرێت دوایین ڕێککەوتن لە چوارچەوەی ئەمە هەنگیدا کە بۆ نمونە دووبارە نادرێتەوە بە هامان کەس لە ئەنجومەنی نوێنەران یان لە خۆ ئەنجومەنی وەزیران ئەمە بەڕێز حەلبوسیش دەگرێتەوە ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شەمە ڕۆداتەوە کە ئەگەرەکەی سوودانی وەری نەگرێتەوە کەسێکی دیکە وەری بگرێ بە تایبەت کە دوو کەسن لە پۆستی ئەمنی باڵایان دەوترێتەوە ئانیشکان دیدن. بۆ سەرۆک وەزیران مەبەست سەرۆک وەزیرانە بەڵێ کاندیدیکان بۆ سەرۆک وەزیران گوێبیستیان بووین گوێبیستی ناویان بووین کە لەسەر مەش ڕاتون کە 4 ساڵ جارێکە پۆستە دەگۆڕێت ئەو ناوانێک کە گوێبیستی دەبن ڕاستی نییە چونکە ناوەکان لەژێر مێزدا شاراوان بینیمان چۆن مستەفا کازمی هات چۆن عادل عەبدولمەهدی هات چۆن سوودانی هات لە دوای ساتەکان دەرکەوتن بۆیە ئەمە پشت بە ژمارە کوشتەکان نابەستێت ئايات عەلاوی 92 کورسی بەدەستهێنا نەبووە سەرۆک وەزیران بۆ ئەسرا مالکی بۆ سەرۆک وەزیران دواتر ئەو کاتە محەممەد شیع سوودانی بە 1 کورسی بۆ سەرۆک وەزیران کازمی 1 کورسیشی نەبوو ئەندامی ئەنجومەی نوێنەرانیش نەبوو بۆ سەرۆک وەزیران ئەم عێراق بەم شێوەیە ئێمە وەکو سەرکردەکان کۆ دەبینەوە و سازانەیە لە ڕاستیدا خۆشیان باش دەزانن کە خاڵی سەرەکی لە هەڵبژاردن و جێگەی سەرەکی متمانە پارتی و سەرۆک بارزانیە کە وشەیەکیدا وشەکەی ناگۆڕێت دڵسۆزە بە قسەکانی لە هەرچەندە خۆیان قسەکان لە هەولێرەوە دەکرێت بەڵام لە بەرداشمایاحی ڕاوێژکاری سەرۆکاتی پەرلەمانی عێراق لە سەدی کوردستان سوشار ئامادە مسپاس بەخێرات تشرفت